الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست خوشکان برایان، السلام عليكم ورحمة الله. ئێمە هەر لە سەر بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری لە نێوان مسلماناندا بەردەوامین و لە تەوەری دووەم پێگەیشتن بەهۆی ئیمانەوە گەیشتوینە ئاڵقەی یازدەیەم، هەڵبەتە لە کۆی بابەتەکە. ناونیشانی ئاڵقەی یازدەیەمان بەم شێوەیە: کاکڵەی ئیمان تەنیا خواپەرستن و پشت بە خوابەستنە. ئەمەم لە چی وەرگرتووە کە کاکڵەی ئیمان لەو دووشتانەدا خولاسە دەبێتەوە، تەنیا خواپەرستن و پشت بە خوابەستن. لە ئاەتی ژمارە 5 سوورەتی ئەلفاتیحە وەرم گرتووە کە ئێمە ڕۆژانە لە نوێژە فەرزەکان و نوێژە سونەتەکانماندا لە هەموو نوێژەکانماندا سوورەتی فاتیحە دەخوێنین. ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. ئەم ئاەتە مبارەکە کە ئاەتی ژمارە 5 لە سوورەتی ئەلفاتیحە، 4 ئاەتی لە پێشەوەن: بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. خوا سبحانه وتعالى دوای ئەوەی لە 4 ئاەتی پێشەوەدا ڕای دەگەێنێ بە ناوی خوای بەبەزەی بەخشەندە، ستایش بۆ خوای پەروەردگاری جیهانیان، خاوەنی هەموو جۆرە مەدح و ثەنایەکە، مالیکی یەومیدین، خاوەنی ڕۆژی سزا و پاداشتە و خاوەنی شکۆیە. ئەنجا ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. ئەمە خوا لەسەر زمانی بەندەکان دەیفەرموێ: هەر تۆ دەپەرستین، یارمەتیش بەس لە تۆ دەخوازین. هەر تۆ دەپەرستین، پشتیش هەر بە تۆ دەبەستین. ئەمجا اهدنا الصراط المستقيم، بمان خەسەر ڕێ ڕاست، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ڕێ ئەوانەی چاکە لەگەڵ کردوون، نەک لێ تووڕەبوان و نەک گومڕابوانیش. هەروەها ئەم ڕاستیەم کە کاکڵەی ئیمان بریتێ لە تەنیا خواپەرستن و پشت بە خوابەستن، لە ئاەتی کۆتایی سوورەتی هود وەرگرت و ئاەتی ژمارە 123 لەم ڕستە قورئانی کە دەفەرمێ: فاعبده وتوكل عليه وما ربك بغافل عما تعملون. هەر ئەو بپەرستە و پشتیشی پێ ببەستە. دوای هەڵبەتە ڕوونی دەکەمەوە کە تەنیا خواپەرستن یعنی چی و پشت بە خوابەستن یعنی چی. گرنگەوەیە مسلمانانی بەڕێز و خۆشەویست، ئێمە کە ئەم تەوەری دووەمە هەمووی باسی چاک پێگەیشتنە بەهۆی ئیمانەوە. بەهۆی ئیمانەوە چۆن چاک پێدەگەین؟ لە ڕاستیدا بەوە کە ئیمانەکەمان کاریگەری تەواوی لەسەر هەمان هەبێ و ئیمانەکەمان وامان لێ بکە کە تەنیا بەندایەتی بۆ خوا بکەین و تەنیا پشتیشمان بەخوا قایم بێ. جا بە چەمکی تەنیا خواپەرستی تۆزێک ڕوونکەینەوە. جارێ وشەی عەبەدە یەعبود و عیبادەتەن لە زمانی عەرەبیدا دەگوترێت طەریق معەبەد و دەگوترێت بەعیر معەبەد. طەریق معەبەد واتە ڕێیە کە بەرزیونیزمی تێدا نەما بێ، خۆش و هەموار کرابێ، هێندە ڕێڕۆشتنی بەسەردا کرابێ، بەرزیونیزمی پێوە نەما بێ. هەروەها بەعیر معەبەد حوشترێک کە
دوای خرو دەیگرێ حوشتر جاجان تووشی نەخۆشی پێست دەبێت خرو دەیگرێ ئەگە قەترانیان تێدا قەتران مادەیەکی سووتێنەرە گەرمە ئەو خروەی دەشتێت دادەمرکێ و ژموژۆڵی نامێنێ کەواتە وشەی عیبادەت ڕیشە زمانەوانیەکەی واتە ملکەچی داسەکنان و تەسلیم بوون و خۆ بەدەستەوەدا بۆ کێ؟ بۆ خوا سوبحانە وتەعالە. ئەمە چەمکە زمانەوانیەکەیەتی. چەمکە زاراوەیەکەی زانایان زۆریان قسە لەسەر کردووە دەڵێن مانە زاراوەیەکەی عیبادەت ئەوەیە کە ئەو پەڕی خۆشویستنت بۆ خوا بێ سوبحانە وتەعالە، ئەو پەڕی ملکەچیت بۆ خوا بێ، ئەو پەڕی سام و هەیبەتت بەرامبەر بەخوا بێ، ئەو پەڕی پشت پێبەستنت بۆ خوا بێ، ئەو پەڕی بە بەرزگرتنت بۆ خوا بێ، ئەو پەڕی بە مەزنگرتنت سوبحانە وتەعالە بۆ خوا بێ. واتە دەبێ ئەوانت هەمووی تەنیا بۆ خوا بێ ئەمجار خوات پەرستووە. بەڵام ئەگەر یەکێک لەمانت بۆ جگە لە خوا بێ معناوایە هاوبەشت بۆ خوا داناوە. دەبێ هەموویانە پێکەوە تەنیا بۆ خوا بن، ئەو پەڕی خۆشویستن، ئەو پەڕی مل بۆ کەسکردن، ئەو پەڕی پشت پێبەستن، ئەو پەڕی سام و هەیبەت لێکردن، ئەو پەڕی بە بەرزگرتن و بە مەزنگرتن بە پاکگرتن هەموو دەی بۆ خوا بن ئەمجا معنا تۆ خوات پەرستووە. ئەو پەڕی مل بۆ خوا کەسکردن واتە پابەندی بە شەریعەتی خواوە کە لە قورئان و سونەدا بەرجەستەیە. دەبێ جینگڵت نەمێنێ و موت لێ نەجوڵێ لە بەرامبەر فەرمانی خوادا. وەکو ئیبراهیم عليه الصلاة والسلام خوای پەروەردگار لێی جێڕاوەتەوە کە دەفەرمێ إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين. کاتێ پەروەردگاری پێی فەرموو ملکەچ بە گوتی ملکەچم بۆ خوای پەروەردگاری جیهانیان. تەواو. ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە چیدا ملکەچ بوو؟ لە هەموو بوار و ڕەهەندەکانی ژیانیدا ملکەچ بوو. تەنانەت لەسەرەوە کە جگەرگۆشەکەی خۆی تا کە جگەرگۆشەکەی خۆی سەر بڕێ بۆ ئەوەش ملکەچ بوو. هەروەها هەموو پێغەمبەرانی خوا عەلەیهیم السەڵات وەسەلام هەروە بوون و هەموو بەندە بۆ خوا سوڵحاوەکان هەروە بوون. ئەمە لە ڕووی زاراوەییەوە. بوارەکانی عیبادەت چی و چین؟ عیبادەت بە چەمکە ڕاستەقینەکەی هەموو بوارەکانی ژیان دەگرێتەوە. خەڵک وا دەزانێت تەنیا بواری پەرستشەکان دەگرێتەوە. نا، ئەمە چەمکە تەسکەکەی عیبادەتە، چەمکە تەسک و کەمبەرەکەی کە تەنیا دروشمەکانی خواپەرستی دەگرێتەوە. واتە پێنج فەرزەی نوێژ و زەکاتدان و ڕۆژوگرتنی ڕەمەزان و حەج و عومرە و ذیکر و پاڕانەوە لە خوا و قوربانی سەربڕین و تا کۆتایی. ئەمە پێیان دەگوترێ شەعائر التەعەبوت، دروشمەکانی خواپەرستی. واتە بۆی کەسێ بزانی خواپەرستە یان خواپەرستن تەماشای ئەم شتانە دەکەی. ئەگەر ئەو دروشمانە تێدا بین و نیشانە معنای خواپەرستە. ئەوانە تەنیا دروشمەکانن، بەڵام چەمک و واتای خواپەرستی زۆر لەوە فراوانترە. لە ڕاستیدا هەرچی ژموجۆڵی ئینسانە چەمک و واتای عیبادەت هەمووی دەگرێتەوە. چ پەیوەندی بەلایانی تاکیوە بێت، چ لایانی خێزانی، چ لایانی کۆمەڵایەتی، چ لایانی سیاسی، چ پەیوەندی بە بواری کار و کەسابەتەوە هەبێت، چ پەیوەندی بە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە هەبێت، چ پەیوەندی بە پەیوەندی سیاسیەکانەوە هەبێت، چ پەیوەندی بە هەموو ژموجۆڵەکانی ئینسانەوە دەبێت لە هەموویدا مرۆڤ ملکەچ بێ بۆ خوا لە میانی پیادەکردن و جێبەجێکردنی یاساکانی شەریعەتی خوادا. ئەم جار معنای وایە تەنیا خوای پەرستووە. کەواتە ئێمە کە دەڵێین ئیاکە نەعبود و بەس تۆ دەپەرستین، دەبێت زۆر چاک بزانین کە ئەمە تەنیا لە مزگەوت جێبەجێ ناکرێ و تەنیا بە تاک جێبەجێ ناکرێ و تەنیا بە دڵ و دەروون جێبەجێ ناکرێ، بەڵکو ئەم تەنیا خواپەرستنە لە سەرتاپای ژیانی مرۆڤدا دەبێت ڕەنگ بداتەوە، ژیانی تاچی، خێزانی، کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی، هەموو ژمۆژۆڵەکانی هەمووی دەبێت مۆری بەندایەتی بۆ خوای پێوە بێ. بۆیە خوا سوبحانه وتعالى لە ئاەتی ژمارە 25 لە سوورەتی ئەلئەنبیادا ڕوو بە پێغەمبەری خاتەم عليه الصلاة والسلام دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. ئەی محەممەد لە پێش تۆدا هیچ پێغەمبەرێکمان نەناردوو مەگەر پێمان ڕاگەیاندوە کە تەنیا من پەرستراوم، تەنیا بەندایەتی بۆ من بکەن، جگە لەخوا
نابێ هیچ شتێکی دیکە هیچ کەسێکی دیکە بەندەتی بۆ بکرێت. ئێمە کە دەڵێن لا ئیلاهە ئیلا الله، لا لە زمانی عەرەبیدا پێ دەگوترێ لای نەفی الجنس، واتە تێکڕای پەرستراوەکان دەبێت ڕەفزکەی. لا ئیلاهە هیچ پەرستراوێک نییە ئیلا الله جگە لە خوا سوبحانە وتەعالا. کەواتە عیبادەت و پەرستش و بەندایەتی بۆ خوا دێتە نێو هەموو ڕەهەندەکانی ژیانەوە، کە لە ئایەتی 56 سوڕەتی ئەذاریات داخوا دەفەرمێ وما خەلەقت الجن والئینس ئیلا لیعبودون، جند و مرۆڤم تەنیا بۆ ئەوە هێناونەدی کە بمپەرستن بەندایەتیم بۆ بکەن. ئەگەر پەرستن تەنیا جێبەجێکردنی دروشمەکانی خواپەرستی بێ، نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و عومڕە و زیکر و ئەوانە، دەبوایە مرۆڤ هەمیشە خەریکی ئەوانە بێت، چکە خوا دەفەرمێ جند و مرۆڤم تەنیا بۆ ئەوە دروست کرد کە بمپەرستن. بەڵام نا، پەرستن بۆ خوا دێتە نێو هەموو کایەکانی ژیانەوە. هەموو هەڵسو کەوتەکانمان دەبنە عیبادەت ئەگەر بە پێی شەریعەت بن وەمە بەسمان پێ ڕازیکردنی خوای پەروەردگار بێ. بەو دوو مەرجە هەموو هەڵسو کەوتەکانمان دەبنەوە بە عیبادەت. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرنجی هاوڵانی ڕاکێشاوە بۆ هەندێک شت، بۆ وێنە فەرموویەتی تەبەسومک فی وەجهی ئەخیکە صەدەقە، زەردەخەنەت لە ڕووی برای مسلمانتدا هەروە لە ڕووی خوشی مسلمانیشدا هەروایە، بەڵام کۆڕەکە کۆڕی پیاوان بووە، صەدەقەیە، واتە خێر و چاکەی و پاداشتی هەیە. هەروە فەرموویەتی ئەلکەلیمەت الطەیبەت صەدەقە، قسەیەکی باش خێرە و پاداشتی لە بەرامبەردا هەیە. هەروەها فەرموویەتی کەسێک ئازارێک لەسەر ڕێی مسلمانە لابەرێ ئەوەش صەدەقەیە. هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زیاتر لەوە فەرموویەتی وەفی بوضعی ئەحەدیکم صەدەقە، لە جوودبوونی یەکێکتاندا لەگەڵ هاوسەریدا ئەوەش خێر و پاداشت هەیە. هەتا هاوڵان سەریان سوڕماوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئەیەتی ئەحەدونا شەهوەتەه وەیەکون له فیها ئەجر، ئایا یەکێک لە ئێمە ئارەزوی خۆی جێبەجێ دەکا و پاداشتیشی هەیە؟ فەرمووی ئایا ئەگەر ئارەزوەکەی لە حەرامدا دابنێ گوناحی ناگا؟ گوتیان با. فەرمووی کەواتە ئەگەر لە حەڵاڵی خۆی دابێ و بە پێی شەریعەت ئەو ئارەزوی خۆی جێبەجێکە پاداشتی هەیە. کەواتە با بزانین کە خواپەرست ئەو کەسە نییە کە تەنیا لە مزگەوتە، نا، لە کاتی چوونە مزگەوت لە مزگەوت بە، لە کاتی چوونە بازار لە بازار بە، لە کاتی چوونە چێلگە لە چێلگە بە، لە کاتی فەرمانگە لە فەرمانگە بە، لە کاتی پەیوەندی خزمەتیدا ئاگەر لە خزمان بێ، لە پەیوەندی خێزانیدا ئاگەر لە ماڵ و خێزانت بێ، ئاگەر لە کوڕخوشەکانت بێ، ئاگەر لە دەرو دراوسێت بێ، ئاگەر لە قەوماوان بێ، ئاگەر لە کاری لە ڕووی سیاسیەوە ئاگەر لێبێ داخوا چۆن حکم دەکرێت، چی دەکرێت، خێربێری وڵات چی لێ دێ، ئاگەر لە مەزڵومان بێ، ئاگەر لە ستەمکار بێ لە سەرستەمەکەی خۆی بەردەوام نەبێ، ئاگەر لێ قەوماوان بێ هاوکاریان بکە. خوای پەروەردگار لە ئاەتی ژمارە 177 لە سوورەتی ئەلبەقەرەدا کە بە ئاەت البیر ناسراوە، تەماشای چەند جوان بۆوان وێنا دەکا. دەفەرمێ لەیسە البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين في الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون. بنوزده صفة إنساني چاکەکار و مسلمانمان بۆ پێناسە دەکات. 19 صفت، 5 إيمان وعقيدا. ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين، إيمان بخوا بڕۆژی دوایی و بە فریشتەکان و کتێبەکان و پێغەمبەران. ئەمجا هاوکاریکردنی 6 جۆرە خەڵک لە کۆمەلگادا کە ناگوزورن، ئاتاجن، محتاجن، نەدارن. وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين في الرقاب، 6 جۆر. ئەمجا هەرەوەندە نەخێر. وأقام الصلاة وآتى الزكاة، نوێژیش بەرپا دەکا و زەکاتیش دەدا، کەواتە جا لە زەکاتدان یارمەتیدانی ئەو 6 جۆرە کەسانە. دوایی والموفون بعهدهم إذا عاهدوا، وفاداران بە پەیمانی خوان کە پەیمانیاندا، هەر ئەوەندەش نا. والصابرين في البأساء والضراء وحين البأس، خۆڕاگران لە کاتی هەژاریدا، لە کاتی نەخۆشیدا و لە کاتی تنگانە و لێ قەومان و شەڕ و ڕوبەڕووبوونەوەدا، لەوێژدا دەبێ خۆڕاگر بی. أولئك الذين صدقوا
ئەوانن ڕاز دەکەن و ئولائیکە هم المتقون ئەوانش پارێزکاران. کەواتە ئەمە چەم کوواتای خواپەرستی کە زۆر گشتگیرە هەموو ڕەهەندەکانی ژیان دەگرێتەوە و پشت بەخوا بەستنیش گومانی تێدانیە کە ڕاستە و خۆ لە ئیمان بەخواوە دێت بە ئەندازەیەوە کە ئیمانمان بەخوایە و بەنداتی بۆ خوا دەکەین پشتی بەخوا دەبەستین. خوا بە لوتف و کەڕەمی خۆی لەو کەسانەمان جێڕێکە هەموو بوار و مەیدانەکانی ژیان دەکەن بە بوارەکانی خواپەرستی و بەندایەتی بۆ خواکردن و پشتیشیان بەخوا قایمە وخوا بە کەڕەمی خۆی تەوفیقمامدا کە هەرچی زیاتر ئیمان کاریگەری هەبێ لەسەر هەموو هەڵسو کەوتەکانمان و ئیمان بە هەموو ڕەهەند و لایەنەکانی ژیانماندا بچێتە خوار و لە هەموو ڕوێکەوە ملکەس بین بۆ خوا. لێرەجا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.